بەهۆی قەیرانە دروستکراوەکان تا دێت لە هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خراپتر دەچێت. قەیرانی نەبوونی موچە کە نزیکەی 10 ساڵە بەردەوامە بەجارێ کاریگەری کردۆتە سەرژیان و گوزەرانی خەڵکو و کاسبکاران. هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکان کەمتر و لە بازار دەکەن. معاش ندرێت تەسیل لە سبوختیشەکە لە ئافرۆشەکە لە پاکەت فرۆشەکە لە هەموو کەسەکە معاش ندرێت. بازار زۆری خراپە ئەگەم معاش حکومەش معاشی بدە چایبینە لە خوای بەزیانی. بەخوای دۆزی خار بازار زۆر ناخۆشە. ئەگەم موچەنێتن بازار نابیتن. خەڵکی سۆرانشن سەتانەوەت هەموو معاشخۆرە. وەڵی بێکارێکی ئەگە بازار نەبێتن ئەمەشنەوەم بێ معاشین دوو نەفە لەسەر دوکانەینە. ئەگە بازارش نەبێ ئەمەش دەبێت دوکانێ قەپاتکەین. ئەگەرچی لە سەروبەندی کردنەوەی قوتابخانەکان داین، بەڵام خراپی بارودۆخی دارایی وای کردووە بازاڕی پێداویستیەکانی قوتابخانەش سست بێت. هەمووان چاوەڕوانی موچەن تا دەستی مناڵەکانیان بگرن و بەبردنیان بۆ دوکانەکانی پێداویستی خوێندن دڵخۆشیان بکەن. سستی جوڵەی بازار دوکاندار و کاسبکارانیشی نیگەران کردووە و هەر لە سەرەتای مانگەوە لە خەمی پەیداکردنی کرێی دوکانەکانیاندان. پێشتر 15 ڕۆژ دەما بۆ کردنەوەی دەرکای قوتابخانە خەڵک جمەی دەهات لە بازار هەمووی ئەشای قوتابخانە و ینی تەواوی پێداویستەکانی قوتابخانەیان بۆ مناڵەکانیان دابین دەکرد. بەڵام ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی موچە و نەهاتنی موچە ینی بازارەکی سست و خاو دەبینین. ئێستا من لێرە 500,000 کرێ ئەدەم. 500,000 کرێ بدەی قەنەعەتکەوە دوو مانگە من کرێ لە سەرمایی خۆ ئەدەم. قازانجی چی حاڵی چێ ئێستا قەرزداری جوملەتیانین پارەمان پێنیانی بۆیان بینەوە. یعنی وچی دیکەش هەر داوای زەری باکەن و گرەی شارەوانی و ئەو تشتانش بەردەوامە یعنی ڕاوەستانی نییە. خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستان لەلایەن پارتی و یەکێتیەوە لە 32 ساڵی ڕابردوو ڕێکنەکەوتن لەگەڵ بەغداد زیانی گەورەی بە هاوڵاتیان گەیاند. ئێستاش کە حکوومەتی هەرێم بە ناچاری و لە ژێرفشاردا فرۆشتنی نەوتی لەدەستدا، شاندەکانی هەرێم بەردەوام بەڕێی بەغدادەوەن و بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە. ئەوەش ئەنجامی حکومڕانی خراپی ڕابردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.